بەناوی خۆی گەورە و میهرەبان هاوڕێیان و خۆشەویستانی بەڕێز بەخێر بن لە یەکێتر لەوانەکانی فێربوونی زمانی فارسی. کۆرتە چیرۆکی ئەمڕۆمان بەناوی عەکاس و پێسەر، فۆتۆگرافەر و کوڕەکە. بەلەوە دەست پێ بکەم ئەم کۆرتە چیرۆکە لە میتان نەچێ حتمەن کاناڵەکەی خۆتان سابسکرایب بکەن و هەروەها زەنگۆڵەکە ئەکتیڤ بکەنەوە. یوتیوب بە هەناردنی نۆتیفیکیشن ئێوە ئاگادارەکاتەوە بەو وانە نوێیانە کە لە کاناڵە دایدەنین و بە تەکیدەوە لایکی ڤیدیۆکەش بکەن بابێتە دڵخۆشی بۆ من بتوانم ڤیدیۆی زۆرترتان بۆ تۆمار بکەم. عەکاسی از پسری که در سلما برادرش را کول کرده بود و می برد پرسید می توانم از تو عکس بگیرم. فوتوگرافرک پرسیاری کرد عکاس یعنی فوتوگرافر از پسری کوڕک که در سلما بود برادرش را کول کرده بود. براکەی هەڵگرت بوو و می برد و خەریک بوو دەیبرد. پرسیاری کرد پرسید می توانم از تو عکس بگیرم، دەتوانم لە تۆ وێنەیەک بگرم. پسر کە چی بێشێ؟ کوڕەکە ئەوە وەڵامی داوێت. دەی چی ڕوو دەدات؟ جارێکی تر گوێ بدەنەوە. عەکاسی از پسری که در سلما برادرش را کول کرده بود و می برد پرسید می توانم از تو عکس بگیرم. پسر که چی بشه؟ عکاس بهت کمک کنم که مردم ببینند با چه رنجی برادرت را در این سلما روی کولت گذاشتی. عکاس فوتوگرافرەکە دەڵێ بهت کمک کنم، من یارمەتی دەدەم که مردم ببینند که خەڵکی تۆ ببینن با چه رنجی به چه ئازارێکەوە برادرت را در این سلما براکەت لەم سەرما روی کولت گذاشتی. براکەت نیاوە سەری شانتە و پسر میتوانی یه کۆمەکی دیگه بهم بکنی؟ کوڕ دەڵێت دەتوانی یارمەتیترم بۆ بکەیت؟ عەکاس چه کۆمەکی؟ فۆتۆگرافەرەکە دەڵێ چه یارمەتیەک؟ جاریتر گوێ بدەنەوە. عکاس بهت کمک کنم که مردم ببینند با چه رنجی برادرت را در این سلما روی کولت گذاشتی. پسر می توانی یک کمکی دیگه بهم بکنی؟ عکاس چه کمکی؟ پسر کمرم درد گرفته. کوڕەکە دەڵێت پشتم هاتووەسە ئێش و ئازاری هەیە. پشتم کمرم درد گرفته ئازاری هەیە. به جای عکس گرفتن به جێگەی وێنەگرتن می توانی برادرم را تا خونه سوار ماشینت کنی؟ دەتوانی براکەم بە ئۆتۆمۆبیلەکەت ببەیتە ماڵەوە؟ به جای عکس گرفتن به جێگەی وێنەگرتن می توانی دەتوانی برادرم براکەم را تا خونه تا ماڵەکەمان سوار ماشینت کنی؟ دەتوانی سواری ئۆتۆمۆبیلەکەت بکەی؟ عەکاسەکە دەڵێ شەرمەندەی ئەجەلێ دارم. دەڵێ فۆتۆگرافەرەکە ببورە پەلەم هەیە. پسر کمرم درد گرفته، به جای عکس گرفتن می توانی برادرم را تا خونه سوار ماشینت کنی؟ عەکاس شەرمەندەی ئەجەلێ دارم. بەلەوە دەست پێکەم بە خاڵی ئەخلاقی چیرۆکەکەمان. ئەوە لە سەری کلیپەکە دەتوانن کلیپی ئەو کوڕە ببینن کە بە 29 زمان قسە دەکات. کلیپێکی زۆر جیاوازە بەناو کورد وینەر. نکتەی ئەخلاقی داستان: با مردم ڕاستگو باشیم، لەگەڵ مردم لەگەڵ خەڵکە ڕاستوێژ بین و نشان دهیم که انسانها به یکدیگر کمک میکنند و نیشانیان پێ بدەین کە مرۆڤەکان یارمەتی یەکتر دەدەن. خۆشەویستان هاتینە کۆتایی ئەم کۆرتە چیرۆکە. هیوادارم بەدڵتان بێت. هەمووتان بەخوای گەورە دەست پێن. خواتان لەگەڵ.